دوێنێ کۆبوونەوەیەکی گرنگ بەڕێوە چوو پەیوەست بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر بەڕێوەبردن و ئیدارەدانی کۆمپانیەکان تۆمارکردنی کۆمپانیەکان گفتوگۆ لەبارەیەوە واکەین کە گرنگی ئەم ڕێکەوتنە چییە؟ چ گرنگیەکی هەیە بەتایبەت بۆ کۆمپانیەکان هەرێمی کوردستان چ کاریگەریەکی بێ لەسەر بژانەوەی کاری ئەمان لە هەرێمی کوردستان گفتوگوێن پرس و باسبابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک بڵند مامە بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان کاک بڵند سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ کۆبوونەوەکەی دوێنێ چی بوو گرنگیەکەی چییە بۆ خەڵک؟ سڵاو بۆ بەڕێستان و بۆ بینەرانی کورتسات تەبعاً ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان زنجیرەیەک ببوورە جۆمان لێتە فەرموو ئێمە زنجیرەیەک کۆبوونەوەی یەک لە دوای یەکمان ئەنجامداوە بۆ چارەسەرکردنی کێشەی کۆمپانیەکان هەر ئەوی پەیوەستبی بە پرۆسی تۆمارکردن یان هەر پرسەکی تر ئەوەی دوێنێ کۆبوونەوەیەک بوو کە پێک هاتبوون لە ژمارەیەک لایەن و سێکتەر کە لەوانە بەڕێوەبەرایەتی گشتی کۆمپانیەکان وەزارەتی ناوەخۆ تەنمەی سناعی گەمارک لە بۆ پرسی چارەسەرکردنی کێشەی کۆمپانیەکان و چۆنیەتی داخلبوونیان بە لە سیستمی ئەسیکۆدا لەبەرەوەی پێشووتر کۆمپانیەکانی هەرێمی کوردستان داخلی ئەم سیستمانە دەکران بە بیانووی ئەوەی کە کۆمپانیەکان ژمارەی باجیان جیاوازە لەگەڵ ژمارەی باجی ئەو باجەی ئەو ناسنامە باجی کە لە عێراقی فیدرال دەدرێت بەو حکومەی ژمارەی باجی هەرێمی کوردستان 6 ژمارەیە و ناسنامەی باجی عێراقی فیدرالیش 9 ژمارەیە ئەوە بوو لەسەر ئەو بابەتە یعنی حکوومەتی فیدرال دەیانویست دووجار کۆمپانیەکانی هەرێمی کوردستان ناسنامەی باجیان یان دووجار تۆمار بکرێت کە ئەوەش ئیزدیواجی زەڕێبی لێ دروست دەبی و ناکۆکە لەگە یاسا و ڕێنمایە بەرکارەکان ئەوە بوو ئێمە دوێنێ گەیشتینە ئەو سیغەی ئەوەی کە پەیوەستە بە پرسی کۆمپانیەکان لە بەشداریکردن لە ئەسیکۆدا بڕیار درا کە ژمارەی بازرگانی هەر کۆمپانیایەک کە لایەن بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان تۆمار دەکرێت کە ژمارەیەکی 14 ڕەقەمیە بە UENش دەناسرێت لە لای ئێمە وەکو بنەمایەک کۆمپانیەکان بتوانن داخل بن لە سیستمی ئەسیکۆدا بەمەش کۆمپانیەکان دێنە قۆناغێکی نوێ و ئەکەیت دەستکەوتێکی گەورەیە ئەوە لە پرسی تۆمارکردن پرسی تری هەیە کە ئەوی پەیوەندی بە تعریفەی گومرجی و پێناسی گومرجی هەیە ئەوانە دواخرا بۆ کۆبوونەوەکانی داهاتوو بەڵام ئەوەی کە ئێستا بڕیار لەسەر دراوە کۆمپانیەکان دەتوانن بە ژمارەی بازرگانی بەو ژمارە بازرگانی کە لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت بەشدار بن لە سیستمی ئەسیکۆدا باشە کەواتە کاک بڵند ینی بۆی قسەکانی تۆی مەفهومەکەی بۆ وڵاتی بۆی لی تێبگا ئێستا کۆمپانیەکان هەرێمی کوردستان یەکجار پێویست بە خۆ تۆمارکردن دەکا لە هەرێمی کوردستان کە خۆیان تۆمارکردی تر پێویست ناکە جارێکتر خۆیان تۆمار بکەنەوە و دووجار پابەندی یاسا و ڕێنمایی و باجەوەی کە دەکەوێتە سەریان ئەمە چ کاریگەریەکی دەبێ ینی چ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕێڕەوی کاری کۆمپانیەکان بە ئەکیدی هەر کۆمپانیە کە لە هەرێمی کوردستان تۆمار بکرێت دەتوانێت یەکجار لە عێراق چ خۆی تۆمار بکات وەکو متمانەی بەراییەکان یان لەقی بکاتەوە لەوێندەرێ بەڵام لە چۆنیەتی هێنانە ناوەی کاڵاکان لە هەرێمی کوردستان لە خاڵە سنووریەکان لە ڕێگەی ئەسیکۆدا دوای بەشداریکردنیان لەم سیستمە دەتوانن سوودمەند بن لە وەرگرتنی دۆلار لە بانقی مرکزی بە نرخی پاڵپشتی کراو کە ئەمەش یەکەکە لەو سوودانەی کە بازرگانەکانمان کۆمپانیەکانمان سوودمەند دەبن و پەیوەندی ڕاستە و خۆی هەیە لە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان چونکە
کۆمپانیەکانی ناوەڕاست و خوار و عێراق دوای خۆ تۆمارکردنیان لەم سیستمە دەتوانن ئەو خزمەت گوزاری لە بانکی ناوەندی وەربگرن لە کاتێکدا کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەم بڕیارەی وەزارەتی دارایی و بانکی ناوەندیەوە سوودمەند نەدەبوون. کەواتە کاک بڵێن ئەمە ڕاستەوخۆ ڕەنگە لە ئایندەشدا کاریگەری بکاتە سەر نرخی شتومەکۆ و کاڵاپێدیاویستیانەی کە کۆمپانیەکان دەیەنن یان کە کۆمپانیەکان کاری تیاکەن چونکە ئێمە دەزانین نرخی دۆلار لە بانکی ناوەندی و لەگەڵ بازاردا ئەنی ١٨ بۆ ١٠ فەرقا هەندێک جار کەواتە ینی ئەم بڕە ڕاستەوخۆ کاریگەری دەکاتە سەر مامەڵەی کۆمپانیەکانیش ئەوەی کە پێوەستە بە بازار. بێگومان کاردانەوەی ڕاستەوخۆیە لەسەر نرخی کاڵاکان چونکە هەر بازرگانێک کە بازرگانێک لە هەرێمی کوردستان بێوە کاڵا داخل بکاتن ئەگەر نرخی دۆلارەکەی بە نرخێکی پاڵپشتی کراو کە 132,000 دینارە وەربگرێت لە بانکە ڕێپێدراوەکانی لەلایەن بانکی ناوەندیەوە ئەو کاتی بە ئەکیدی تەسیری دەبی لەسەر نرخی کاڵاکان و هەروەها منافەسەی بازرگانەکانی ناوەڕاست و خوار و عێراقیش دەکە بۆی هەر وەکو ئەوان سوودمەند بن لەو نرخی دۆلارە بە لە کۆتایش یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم کاڵانەی بە کەمترین نرخ و بە جوانترین کوالیتی دەگاتە دەست. باشە کاک بڵند تۆمارکردنی ڕێژەی تۆمارکردنی کۆمپانیا چۆنە ینی دەتوانین جۆرێک لە گەشەی ئابووری لێ بخێنینەوە یان بە پێچەوانەوەیە ئەو کۆمپانیانەشی کە هەمانە ینی تووشی فلاسبوون بوون ژمارەی کۆمپانیانی تۆمار کراون چەندن لە پارێزگاکان جیاوازی چییە؟ تەوان دوای ئەو ئاسانکاریانەی کە لەلایەن ئێمەوە ئەنجامدرا چ لە کەمکردنەوەی ڕۆتین و ماوەی تۆمارکردنی کۆمپانیایان لە کەمکردنەوەی نرخی تۆماری کۆمپانیا کە لە بەرنمەکانی پێشوتریش لە کەناڵە بە ڕێزەکانتان باسمان کرد کاردانەوەکی زۆری هەبووە تا ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 41,000 کۆمپانیا تۆمار کراون نزیکەی 3663 لقی تۆماری بیانین کۆمپانیای بیانی و یان لە عێراق تۆمار کراون هاتوون لقیان لە هەرێمی کوردستان کردی تۆ باقی تریان کۆمپانیای خۆماڵین بە ئەکیدی ئەو ئاسانکاریانە چ ئەوەی پەیوەستبی بە کەمکردنەوەی ڕۆتین و نەهێشتنی ڕۆتین لە ڕێگەی ئەو سیستمە ئەلکترۆنیە کە دامەزراوە چ لە کەمکردنەوەی ئەو نرخە وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە کۆمپانی ڕۆژانە دابمەزرێن کە تا ئێستا تا ئەمڕۆ پێش ینی بە نزیکەی 2300 کۆمپانیا تۆمار کراوە لە ئەو ساڵ جگەلەوە ئەوەمان کردووە یعنی هانی گەنجمان داوە کە زیاتر بێن خۆیان تۆمار بکەن لە کۆمپانیا لە نەتیجەی ئەو کەمکردنەوەی نرخ و کەمکردنەوەی ماوەکەی تقریبن 156 بەڕێوەبەری ڕێپێدراوەکان لە تەمەنی گەنجن و هەروەها ڕێژەی ژنیش لە بەشداریکردنی بازرگانی زیادی کردووە نزیکەی 6.5 کە ئەمەش نزیکە لە ستاندەرد و ئاستە جیهانیەکان تاڵان پەیوەندی بە گەشەی ئابووریش هەیەوە گەشەکردنی ئابووری دەبێت ئەم زیادکردنەوە هەروەها دۆزینەوەی هەڵیکاریش بۆ گەنجان و بۆ خاوەن ئەو بڕوانامانەی کە لەو بوارە کار دەکەن. باشە کاک بڵند ئەم کۆمپانیانە کە دەڵێی ینی ئەو ژمارەی کە ئەم ساڵ تۆمار کراون مانە کۆمپانیای گەورەن بچووکن ینی پلەکانیان چۆنە ینی ژمارەکە ژمارەیەکی دڵخۆشکەرە بەراورد بە ساڵەکانی دیکە ئەنێم ژمارەیەکی دڵخۆشکەرە بەگومان هەر بزاڤەکی بازرگانی لە
بچووکەوە دەست پێ دەکات. ئێمە لەسەر ڕاستپاردەی بە تایبەت نووسینگەی جەنابی جێگری سەرۆکوەزیران ڕاست پێدراوین کە هانی زیاتر کۆمپانیای بچووک و مامناوەند بدەین بۆ ئەوەی زیاتر ئەو گەنجانە ڕوو لە هەندەران نەکەن و تەسهیلاتیان بۆ بکەین لە ڕووی دامەزراندنەوە لە ڕووی بارەگاوە بۆ نمونە لە سلێمانی ئەمڕۆ هەر گەنجێک ئەگەر کۆمپانیە تۆمار بکات خاوەن داهاتە چی سنووردار بی لەلایەن نووسینگەی جەنابی جێگری سەرۆکوەزیرانەوە شێڵتەرێکیان دروست کردووە بارەگای کۆمپانیەکەی بە خۆڕایی بۆ دابین دەکەن کە ئەمەش بیداەتی دەستگرتنە بۆ ئەم کۆمپانیانە کە ئەوەی بۆی بتوانن کە بزنزەکی بچووک دروست بکەن دواتر بگوازرێنەوە بۆ قۆناغێکی ترکە لە قۆناغی مامناوەندیان زیاتر ینی گەر توێ کۆمپانیەک دامەزرێنی ئۆفیسەکەشت دەدەنێ بە دیاری ینی ئۆفیسێکت هەبێ جێگەکت بۆ دانێن بۆی کە تووشیەوە نەبی ینی لە سەرەتاوە کرێکی زۆربەی بۆ ئۆفیس و بابەتە؟ بەڵێ تا ئێستا پرۆژەکە لە شاری سلێمانی دەستی پێکردووە نزیکەی ئەوە 4 مانگ دەبێت زیاتریش هەر کۆمپانیایەک ئەوانەی کە لە چینی گەنجن و خاوەنی دەخل یان سەرمایەکی سنووردار و بچووکن لەلایەن ئەو شێڵتەرەوە بارەگایەکی بچووکیان بۆ دابین دەکرێت چونکە مەرجی دامەزراندی هەر کۆمپانیایەک بوونی بارەگایە بەپێی یاسای کۆمپانیەکان و ئێمە لە هەوڵداین بە ئومێدین کە لە هەولێر و لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش ئەم قۆناغە دەست پێ بکەین بۆ ئەوەی گەنج زیاتر سەرقاڵی بزاوی پرۆژە و بزاوی بازرگانی بی نەکڕوو لە کاری تونند و تیژی و یان هەر بابەتێکی تر ئەوەی پەیوەندی بە ڕووکردنە دەرەوەی هەرێمیان هەر شتێکی تر. باشە کاک بڵند ینی ئێمە کە باز لە کۆمپانیا دەکەینی تر ڕاستە خۆوایەتە بەرچاومان بازرگانێک سەرمایهدارێکی گەورا بێ لە پشتی و بێیان خاوەنی بێ بەڵام ئەوەی کە تو ئاماژی پێ دەکەی ینی گەنجە بێکارەکانیش دەتوانن کۆ ببنەوە بیرۆکەیانە بێ گەر سەرمایەکی زۆریشیان نەبێ ینی سەرمایەکەیان گەر کەمیش بێ دەتوانن ببن بە خاوەنی کۆمپانیا ڕێکاری ئەمە چییە؟ ڕێکارەکانی بوون بە خاوەنی کۆمپانیا چییە؟ پارەی زۆری دەوێ؟ بەڵێ هەروەکو باسم کرد ئەو زنجیرە چاکسازیانەی کە ئەنجامماندا یەکێک لەو چاکسازیانە کەمکردنی تێچووی تۆماری کۆمپانیا بوو بەداخەوە پێشتر تەنها بۆ تۆمارکردنی ناوی بازرگانی لە 600 تا ملیۆنە کونی و بەس تێچووی تۆماری ناوەکەی بوو جگە لەوەی تۆماری ڕسمی تۆماری کۆمپانیەکانیش ئەویش نرخێکی زۆر بوو بە هەر حاڵ زیاتر لە 500 تا 10 ملیۆن 8 ملیۆن تێچووی ئەو بوو بەڵام ئێستا خۆشبەختانە دوای ئەو چاکسازیانە پرۆسی تۆمار و تۆماری ناو و تۆماری کۆمپانیامان کردە یەک پرۆسس تەنها بە 162500 دینار کۆمپانیایەک تۆمار دەکرێت کە ئەمە شوای کردووە و بە سەرمایەکی کەمیش بۆ نمونات و سەرمای 1 ملیۆن دینار لە ئەمڕۆ لە بانکێکی مڕەخەس لە بانکی ناوەندی سەرمایەکە دادەنێ بۆ بەیانی ئەم سەرمای ملیۆنی سەحب دەکەوە تا تەنها بە 162500 دینار جگەلەوەی لە ڕێگەی سیستمی تۆمارکردنی کۆمپانیەکان کە ئەمەش سیستمێکی نوێیە نزیکەی پێشتر تۆماری کۆمپانیا پێش طبعاً یەکی 6/2023 تۆماری کۆمپانیا جار هەبووە 2 مانگی پێچووە یعنی هیچی کەمتر لە مانگێک یان 20 ڕۆژ 25 ڕۆژی تێنەچوە ئەمڕۆ تەنها بە 24 سعاتی کار ئەگەر کەسێکی شارەزا بێتن پرۆسی تۆمارەکە بە بێ هەڵا داخل کاتن کەمتر لە 24 سعاتی کاریش تۆمار بکرێت کە ئەمە شوای کردووە زیاتر هاوڵاتیان ڕوو لە ئەوە بکەن خاستن گەنج و هەروها لە لایەکی تریش بە
دەستخۆشیەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی باجەکان بازی کۆمپانیەکانمان ڕێخستووە بە شێوەیەک هەر کۆمپانیایەک بیەوێ باج بدا لەسەر ژمێرەی کۆتایی ئەم کۆمپانیای بازی لێ وەردەگرین ئەگەر ژمێرەی کۆتاییەکەی ئەگەر ئەم کۆمپانیایە قازانجی کردبوو لەسەر قازانجەکە باجی لێ وەردەگرین ئەگەر قازانجی نەکردبوو پاڵپش بەو ژمێرەی کۆتاییە تەنها هیچی لێوەرناگیرێت کە ئەمەش پێشکە پێشتر بەداخەوە بە تەخمین ئەم باجانە وەرگیرا بوون بەهۆی نەبوونی هەماهەنگی لە نێوان ئێمە و باجەکان بە خۆشحاڵیەوە نزیکەی زیاتر لە 2 ساڵە کار بەم ڕێکارە دەکەین کە ئەمەش زۆر بە ئاسانی کۆمپانیەکان دەتوانن کاروباری خۆیان ئەنجام بدەن و ببتە هۆی گەشەی ئابووریش لەم وڵاتە. بەڕێز کاک بڵێن محەممەد مەولود بەڕێبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان.